ئەگەر گرنگ نەبووە لای مؤسساتی حکوومەت لای حزب ئەم کەمپەینانە ئەنجام نەدەدرا. ئێمە قەنەعەتی تەواومان هەیە بەوەی هەتا وەکو ئێمە گوێگرێکی باش بین لەگەڵ خەڵک دەتوانین باشتر خزمەتیان بکەین. بۆیە ئەمڕۆ تاکیدم لەوە کردەوە لێرە دیسان تاکید دەکەینەوە ئێمە ناین لەو کەمپەینانە قسە بۆ خەڵک بکەین، خەڵک دابنیشی و گوێ بگرین ئێمە قسەی بۆ بکەین. ئێمە دەین قسە لەگەڵ خەڵک بکەین کەواتە گفتوگۆ دەکەین، ئەوان پەنجە لەسەر کەم و کوڕی دادەنێت ئێمە چارەسەریەکان دەدۆزین. لا بەدڵنیاییەوە لە ڕێگای بەڕێستانەوە بەڵێن بە خەڵکی هەولێر دەدەین کە لە دوای هەڵبژاردنیش سون کە ئەم کەمپەینانە هیچ پەیوەندی بە هەڵبژاردن نییە. ئەمڕۆکە لێرە ئێوە خۆتان زۆرتان هەبوو، ئێمە باسی هەڵبژاردنمان نەکرد، باسی لیستمان نەکرد، باسی ژمارەی لیستمان نەکرد، هیچ باسێکی لەو بابەتەمان نەکردی. ئێمە وەک باسم کرد لە کۆتایی مانجی 5 دەستمان بەو کەمپەینانە کردیە کە باسی هەڵبژاردن نەبووە ئەو کات. بۆیە بەڵێن بە خەڵکی هەولێر دەدەین لە دوای هەڵبژاردن لە هەموو کوچە و کۆڵانێک لەسەر ئەو کەمپەینانە بەردەوام دەبین.